وەکو زانین توندوتیژی لە کۆمەلگایەک و بۆ کۆمەلگایەکی تر جیاوازەوە لێرەش بێگومان بۆ قەزا بۆ شار بۆ شوێنەکانی تر جیاوازی هەیە و توندوتیژانی کە بەرامبەر بە ئافرەتەکانەکرێن بەرامبەر بە ژنەکانی ئەم کۆمەلگایەکرێت جیاوازی هەیە جایتر ئەو توندوتیژیانە توندوتیژی بێت بەرامبەر بە دەرونیان یاخود بەرامبەر بە جەستەیان بێت ئەکرێت لەلایەن ئەتوانین بڵێن خێزان بە تایبەتی و کۆمەلگەش بەگشتی بە شێوەیەکی گشتی ئەم شوێنە بچووکانە شوێنە داخراوانە قەزاکان توندوتیژی ڕەنگەتیە زیاتر بێت کە بەرامبەر بە ژنان ئەکرێت لەبەرەوە شارێکی زیاتر نییە لەم شوێنانەدا وەک بەدەر لە شارەکان وەکو خۆم لێرەدا ئەوەی تەرکیزم هەبوو بێ ئەوەندەی متابعم کردبێت و بە دوای گەڕابێتم هیچ ڕێکخراوێکی ڕێکخراو هەیە لێرە بەڵام هیچ هۆشارێکی وامان نەبینیوە لەلایەن ئەو ڕێکخراوانەی کە بە ناوی مافی ژنان و دەنگی ئافرەتانەوە لێرە کار دەکەن کارێکی وایان کردبێت کە هۆشیاری بدەن یاخود پاڵپشتێکی باشیان بەیان چالاکێکی وایان هەبێت کە جێی سەرنجی ئێمە بێت بۆیە بەداخەوە لێرەش ئەو ڕێکخراوانەی کە هەن بۆ پرسی ژنان بۆ پرسی توندوتیژی دژ بە ژنان یاخود مافی ژن لێرە هیچ دەنگۆیەک یا هیچ کارێکی وایان نییە کە ببینرێت بزانرێت کە ئەمانە کاریان هەیە و کاریان چیە یاخود هەستن بە هۆشیارکردنەوەی ژنانی ئێرە و توندوتیژانی بەرامبەر بە ئافرەتەکرێت زۆربەی لەژێر سایەی ئەو کۆمەلگایی کە کولتور و عادەت گرتوێتی و خۆڕخی کردووە و بەو پێ بڕیار لەسەر بارودۆخی ئافرەتە کادرێ جا چۆن هەڵبسترێت بە توندوتیژیەکە بکرێ بەرامبەر بەو ئافرەتە و بەڕای منیش ئەوەی کەوای کردووە توندوتیژی بکرێ بەرامبەر بە ئافرەتان ئەو سیستمە سیاسی کوردستانی باشوورە کە بە هیچ شێوەیەک ینی زۆر بەلایەنێکی کەمەوە هەلی کار بۆ ئافرەتەکانە ڕەخسێنێت کەمەگەر بێت و هەر ئافرەتێک بتوانێت بێتە دەرەوە لە ماڵەوە کاری تایبەت بەخۆی هەبێ و کار بکات ئەمە ئەبێتەوەی کە ڕێژی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان کەم بکرێتەوە بەڕاستی چارەسەر بە دەرەجەیەک ئەوەیە کە ئافرەتەکان خۆیان هۆشیاریان زیاتر بێ گرنگی بن بەلایانی خوێندنەوە و لایانی ئەو هەنێک بابەت هەیە کە قبوڵی نەکەن هەروەها ئەوەش کە کەونە سەر پێی خۆیان و بڕۆنە دەرەوە لە ماڵ کار بکەن کەمە هەندێک جار زەحمەتە بۆی خێزان ڕێگەی بدات دەستباتە کارێکە لە دەرەوە ئەنجامی بدات لایەنێکی تر لایەنی پەروەردەیە کە وا بکرێت کاری تیا بکرێت بۆ ئەوەی توندوتیژی کەم بکرێتەوە یاخود هەر نامێنێت ئەوەی کە لە سەرتاوە گرنگی بۆ بدرێت لە لایەنی پەروەردەوە بە تاکەکان بە خوێندکارەکان باس لەوە بکرێت باس لە ڕێز بکرێت ڕێز لایەنێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە هەنێک بابەتی نەخوازراو هەیە لە کۆمەلگادا ڕوونەدات کە کاتێک کە مناڵێک خوێندکارێک ڕێزی گرت ڕێزی بەرامبەر بە مامۆستاکەی بە کەسوکارەکەی بە خوشکەکەی بە براکەی بە هەر شتێکە لە چواردەوری هەبوو ڕێزی گرت ئەو کات بیر لەوە ناکاتەوە توندوتیژی بەرامبەر بە ژنێک یاخود بەرامبەر بە هەر شتێکە لە چواردەوری هەیە ئەنجامی بدات